وقتی و عزیز باش و برنامه که لستری برنامه باس لسر گوهرگان شیخ امیر همه خدمتنا. ای برنامه بوده برنامه ششم لستری برنامه. حالا لو برنامه ریش سر هر دف سر چند بنی کردی من و خاص قراوی کنیم که چنه و پی اضافه کردن چنه لیلی گوران چند کلمه یا چند مفهوم و تلاش کردن سن لچو آراسته که لچو راسته که او گوریانه انجام بدن و صفحه خواهم بخوام خدمتان و ادامه قصه و باسه که بخیم سر گوهرکان. ئێمە بەنامەی 5 لێرە تەمام کردیمن. بەرنامەی 5 ئێرە تەمام بی لە شوون یاران بزانان ئەو بەنە یاران بزانان کە لێرە بڕێ تماشای مەفهومەری کردیم و تماشای نیم پشت و خشتێکی ساقی تماشاکێ کردیم و چومانی کاتوین. ئێستا ئی بەنە نۆبەی بەن بریندارەوە ئی بەنە وەداخۆ هینێکردنە سن دەستکاریکردنە هەر جۆر باقی وەساقنیش نەسە بریندارەوە برین هاوە مرد بریندارەوە بنیامین مەنەن و ئەقرارەوە ئانە مەناڵ و وەکوی یارەوە ئانە مەناڵ و نەمەکانە دۆڕ نەجاوەخانی جملە ئەسرار پڕ یا هینکردنە تەفاوتێرێک دێرێتن جیاوازێرێک دێرێتن وەگەر ئەو نسخەی سێ ئیمان خاموشیە. ئاڵا ئی بنیامین بریندار هەر منزورە و ژێر دەستەوێ لە ژێر هینەسە دەڵبەتە لە ئەدەبیات سوفیگەری و دەوریشگەریچە ئی بریندار و ئەدەبیاتێک تر بەنێ کاروەری لێرە بریندار منزور کەسێکە کە لە دیونین وەزیەتە ژێردەستەیی کوردان دڵیشە دێرێتن بریندارە ناڕاتە و حازرە کارێکە ڕای بکرێت. بنیامین مەنەن و ئەقرارەوە ئانە مەناڵ و وەکو یارە خۆ بنیامین هەرە جۆرێک ئەرسانکردن ئی خۆت سروتە وەختە ئی جوورە هین کردگەست دێرێتن لە زەمان حاڵە قسەکە بنیامین مەنەن و ئەقرارەوە یا کەسێک واتێسە البەتە یە جز کەمێک سووک ئەڕا ئەدەبیات ڕەسمی کە لە دیوانە لە دەفتەر یاری هین کریاوتن سەبت تومار کریاوتن لەلایەن دیوانەوە دیوانە دەم و دەستگای یاریە و سەردەمانە دەژێر نەزارەت پیرنووسی کەسێکە ناو پیرنووسی گرێسە خۆ بنیامین مەنەن و ئەقرارەوە هەرجارسانکردن کە لێرە شەرت و ئەقرارە لە شوون و شەرتە یانە مەساڵێکە کە شوونەکان بایەتەکانێ وەسیلەی شەرت هین کرد نەزم بیریەتن و تعریف بکرێت کە مادوودەی اختیارات و ئەختەتار کەسێکە لە ئەو تۆستە کارکە لەو بەرپرسایەتیە ئەنجام ئەرکێتن چە بوتن چی باید بجووبێت بە خۆ بنیامین لێرە هاوە ئەقرار هەرەوە چەکێت بیابەس کە کردێ وەگەر یارانە ئانە مەناڵ و وەکو یارەوە ئێ هینە کە وەکو یارانەوە بیشتر درستە کە هەرە جۆرێک ئەرسانکردم کە منزور خەریک جفتیاریە و خەریک وەهیش زەڕین خەریکە کاڵینە مرواریە تومە کشزارەکەی چەس مرواریە خەریک شیوەکردن تووریە لێ ئەو نەزارەت و ئەفکاریەسە کە ڕاهینکردن لەو سەردەمەوە دەرد خواردێت و تواسێسن جێ بخێتن
لەناو یاران لەناو ئەو مێردان ئەو کەسێکە کە حاضر بینە بەشدار بن لە یاری. بعد أنا منالو نمكان در نجا وخاني أسرار پر دي إضافة كرنا هر وسا هين كردية سنتيلورا منظور كاريال خليج سازماندهی و کاریال عملیه و بحثیل وقت دیریشی کاری که تماشا که لک مکان در برده سورا روز از سال که اسرار والخویا بارستن که لیره مشنوان گوش نالی بندری لیره دی چود وسر هین واسرا کسی لالا استعداد که بلیار کیتو نزا بکیتن که بنیامین نزا که بجنفتن یه لیره چه مذهبی وکن. بعد هم دوره لیره چوتا سری که منالو هر وجه گرسان کردم لیره حاولستو که گاو کیانی و سر کشوه که هین که منالو و کویارو نجبه دجه هر او ادبیات سلیری چه برده سکارین نوروزی نکارخانیه. خو لیره آگاو گیانی لیره کردیسه و لیره چه کیانیه در ادبیات نوروزیه کیانیه که احتمالاً درست بودن و ای کیانیت ای سروده بیشتر معنی واسرا انترناسیونال لمانه انترناسیونال امروجی خواه دونه تا یک منظور ل بستبین یا وابستبین و دوران کیان بودن. برکشون که او جور رسنتن که مثلا این الگویان دوره کیانی بودن که دوره کیانیش در مطالعاتی که کریاسن وگر دوره ماده یک گریت و پادشاهلیان یکی کن و هنگل جوره جوره هست خوانینگل جوره جوره اما آنه که آگاو کیانی و سرکش منظوری ده هینه ده برزایی داناییه که بنیامین تیرش و ترکش و بنیامین تیرش و ترکش و که لیره هرچ روی ازال ترکش پرتیرن و سر هر دو گاوش نچیرن. لیره تماشا کهتن هین که توصیفی که اتمالا کسی لیک لحاشه او جمله که هین داشتیسن واسه سلیقه شیر سرایی داشتیسن چطوری که راخو سرهمبنی کریانا یا یک لدستکاریکانه ایجور سوکی کردون در نتیجه وقتی ایمه دونیم صدان و هزاران جلد این منیسه دستنیس منیسه جتا 110 سال پیش معلومه که خاص و خراو داشتی سنده نوی بیسن که والخویان هاورد نسه نیشته جیگل کردستان کردان او کردستانی که کلجر دستلات صفوی و یا عثمانی لی چند سال آخر 500-600 سال آخر نوی نسن بلکه خود مدیریتی داشت نسن حالا بشکل فریق بینست خاصی خراو لجر مدیریت خویان بینه لجر حاکمیت و مدیریت خویان بینه و رو بریم هاو بش خویان داشت نسن. خو یعنی که او انسانی که دانشکه کیانیه جهانگیره چکتن و سر کشو و سر کیو منظور برزایی دانایی که تیرش و ترکش و تیر واسه تشبیه کتن که این یل دیریتن همیشه لبواریل جوره لرابطه جوره چست تیر منظور لیره استدلال لیره برهان لیره او روشل پیش بردن یا بس هینه یا بس قول فکریه واصلا که تیر لفرشون حس لأدبیاته که تیر یک واشنطن که شخص تینی بکفه و دواره باید برا سر و کانی تشبیه کتن شخصی که خواهون دانایه تشبیه کتا کانی و او استدلال تشبیه کتا تیری که بخواه لکسیک چبکتن تینی بخیتن و باید برا سر او کانی و بتوای تیر او بودن یعنی تشبیهاتی که کل ادبیات دانا گوران چه سکار پس ترکش واصلا اوش شنگدان یا تیردان منظور داشتن توریل لازم لعرصه جوره و تیر منظور
استدلال شیکاریە ئەو بۆرهانگەرێکە ئەو هینەوە پێ ئێرادی ئەو تووریەوە پێ پیشکەشکرێ هەرچی ڕووی ئەزەل تەرکەش پڕتیرەن و سەر هەردەوە گاوەش نەچینەن خۆ هەرە جێگەرستانکردن یەی چاکردێسن لە هەلە ئەوەڵ دیاری ئەو سەردەمە کاڵاغەری یاری ئەو سەردەمە هین بنیامینە هینەکانی هەست سەنەدەکانی هەست و یەسەکە هەل ئەوە ڕۆژ ئینسانە نەزراتێک داشتێت کە چوو کومەلگە سازماندەیی بکرێت بە چوو توانێتن دەسەڵات سیاسی بوریەتە دەست مدیریت سیاسی تشکیل بود و ئێلام استقلال بکرێتن و سەروەخۆیی بکرێت تا لە دیوان و تا جامجەم تقریبا ناظر بی و ملکشتکارەکانەوە هەماهەنگکار بی لەوە گەردە دوتان تریەریتان و دواتە بینە چواردان کردان دواری چارتەپاڵن ئەفغانستان ئاین یاری کە دەفتەر ئاین یاری مادەوێل ئاین یاری قانون ئەساسی یا دەستور یاری کردن گاوەشنە چیرە ڕەوجە ئەرسانکردن خەریک شیکاریەوە کەسێک کەفنە شیکاری کە داناوێت قانع بن کە ئی نەزراتە ئی ڕاهەڵە ئی بەدیلە کارسازە کارامەز ڕاکردن پەیوەست بنە سازماندەیەکەوەش لە شوێنێک بەرپرسایەتی گرن و مانیە کە شکار کردیا ئەسن هەڵا هەرمەلی ئەدەبیاتە و ئەزوگیری و هەوادارگیری ویانەیە لەلێ قسەکەن تەیە ئەدەبیاتێکترە و سەر هەردەوە نەچیرەش گاوان ئاگاو کەیانیە پێی ڕوو هەساوان خۆ کائینەکانی خەریکەوە با سەر هەردەوە نەچیرەشگاوان ئەڵا لەورە گاوەش نەچیرن لێرە نەچیرەشگاوان یانە تەقیر ئەدەبیاتە وەلی لە کولە منزۆر یەسەکە ئی جفتیارە خەریک کەس خەریکێسە لە زمن یەکێ کشزار گەوهەر کاڵێ مرواری کاڵێ و گەوهەر دێتە تاویش لە مخاتبەکانێ دەرئین حاڵێک ئی کارە لە ڕاستای واسەڵ جەزب داناوێلێکتر کە بتوانن سازماندەیەکی پانوبەرین لە دروست بکەن کە باش فرەترێک لە کوردان ئەو سەردەمە پوشش بێن شەریک بۆ بکەن ئاگا و کەیانی پێی ڕووی هەساوان خۆ یەی کەژزارکەن ئەڕا ڕۆژ حەسا و ڕۆژێکە چا بکەن ئێلام بەسڕا سەربەخۆیی بن خۆیان ئاشکار بکەن و جەمەکەیان ئاشکار بکەن و حەساوە لیان بکیشن وەسڕا و ڕۆژ هەساوە ڕۆژێکە کە خۆیان ئەبراز مەوجودیەت بکەن بنیشووە تەخت ئاگا و کەیانی بشکن و تەلاسمە بازارفانی هەم دوارە لێرە هینێکردن مەزهەبی وەکردن هەدەف لە ئەوەی کە گاوەش نەچیران کرد لێرە مەزور کە بنیامین یەکی لە ئەرکەکانی ئەوە بیەکە وەگەر کەسێکی مناسبە لە گشت بوارێک وە مناسب مقام پادشایی بوت وارد گفتگو بوتن دیالۆگ بکەیتن و بتوانێتن ئێرەکانە قانەبی شەرتەکان قبول کرد ئەقرارە پێ بکرێتن لە مقام پادشایی و مقام پادشایی هەڵبژێتن و یەسەکە ئێرەکانی هەدەف لە کارەکانیش بەخشی لە ئەو ئەرکەکانی سەکە ئەو گاو کەیانیەکە ئەو گاوێکە واترا یا باز سفێدی لە ئەدەبیات هەست کە باید بنیشێت تەخت و بتوانێتن جەم چەبوتن تەکمیل بکرێتن یعنی مدیریت سیاسی کوردان تەکمیل بکرێتن ئەڵا کوردان ئەوانەیە کە بەشدار بینێت لە یاری ئەو سەردەمە شام یاران بۆ ئازۆ ئەو جاودانی بنش و سەربەر زەوق زندگانی یانە هینێ وە کردێسن سووکی وە کردنەسن وەلی ئەمە توانێتن خاون معنایش هینی بوتن ئەمە لە بەنیەر جوورای جوور یانە نانەسەقەیەکۆ کە پەیامەکەی هەماهەنگ نییە وەخت ئینسان دەتیانە دەمیەکۆ یە پەیام هەماهەنگ نێرێتن شام یاران بۆ زۆ ئەو جاودانی بنوشان شەربەت زەوق زنگانی خۆی معلومە کە وەختی استقلال خۆیان داشتون شای خۆیان داشتون سەرکردایەتی هین خۆیان بوتن خۆ معلومە کە جاودانەوە بن نەتەوە مینێتەوە واسرا چرخەی
با چرخه فرهنگ تمدنش یا شهرستانیت که لیاری خوی نشان دادن ادامه پیدا کردن و مردم ذوق زنیانی چشن و شربت ذوق زنیانی لذت بن خود خوی مدیریتی دانای سیادی صاف شیرین مال شون برد او کلگای پای باز زلال الا یه دانای سیاد صراف شیرین مال لیره دانای سیاد دانای که حال پی او دانای الکتر سید بکتن صاف منظوری واسه که و صداقت و بدون خلو خش واصله خریک انجام او ارکلیسا و شیرین مال منظور او شونه که مردم دوری جنبن و خریک باس و گفتگو بن یا شون برد او کلگای پای باز زلال حالا یه هینکان کلمکان اوز کردن سو معنی که سقط کردن سن که یه ویتن را و هدف کلگا او هدف که دان ریاضن الرأي لهر سردمه يعني والريف رف منظم و برنامه ریزی شده گام و گام حرکت کردن که این کلگا منظور واسه که لیه سردمه که هدف کرای دیاری کردن و هدف گام حال گرده است دام شرط و دست ازل سیاد بی لاف ناسیاد و همانی باد بی خو یه لیرم تشبیه کردیسن دا هینا هر وجهی که ارسان کن یعنی و فعل حال استفاده کردن و یه کسی که ودیسه که لسردم صده هفتم و اشتم بیسن و لشوق و ذوق و اصرا جوی که پیش هات کسن دانا الخریک بحث و گفتگو بینسن ده مالکان و بدون هیچ و اصرا گرژی و ناخوشی و استدلال و تیر لترکشکان و اصرا شریک کرنس یک برهان تعویل یک دانه و برهان دیالوگ کرنه پس دانه چه من کسی ای وضعیت و شیر را خوی نفسی و یعنی بعدا قاطیواتی کردن بعضی که یعنی سوق هرچند توصیفیه ولی وضعیت که وصف کردن متعلستی که واسه فلسفی را سازماندهی نیه دام شرط و دست ازل سیاد بی لاف ناسیاد همانی باید بی خویی دام شرط و دست رو چگر ذکر کسی که شرطنامه یاری و دست بی این شخص بیه یه شروع این بی دست و پیکر یاری او سردم بیا و یه که ازل سیاد بی هلی اول شروع کده سیادی و جمع کردن دانایان کردان لگشت هینی لگشت جمعه که یه منظور واسه که این کسی که شاگرد است و اصلا شکار کرده است کسی که هر بنیامین ای دانای سیاد است اما که لاف کسی که ناسیادن سیادی نازن شکاروانی نازن روش مبارز و گفتگو چی بردن پیش بردن و اصلا اهداف که برنامه ریزی شده یعنی جور و اصلا خوانه وای خوانه تشبیه کرده که زی فسند عملیتن وانه که وزنیک نیرن داناییک نیرن برنامه نیرن اهداف درستیک نیرن جور و اصلا چاخان چیزی هر چکار به حال رشد شدن وای خوانه که خالی بود وینه حالا بدمسی نجام آوه حالا بزنیم من یه لیره چوهینه کردیسن بشن صاحب یه لیره دواره ادامه پیدا کردن یه هنتره و دا لیره تمام بود بشکن بازار فانی پاسشان بوز و جاودانی بنوشن شربت زندگانی یه لیره نا تمام و لیره درست تره که استفاده کرد تا لیره تمام بودن بالذوق الزنياني على إيرة تمام يعني إيس بيتي ياس قشت لا أولا نماز يسا دانا سيادي سافي إن كدي من سلسة ويني بتمسين جام آوي تيق إيمانش بردن نساوي وين على يا بتمسي وما نازنم
وەگەرێکە جوور ناتێت نە تۆسیفیە نە مەتافۆر باسرا جوور ناتێت منزور شەبوت کە تی قیمانش بەردەن نەساوێ ئەلا بووینێ منزوری هەرە و کەسێکە ناسیاتن ناشین لە سیادی وینێ بەد مەسیەم چە نەجام ئاوێ ئەڵا نازانم خود منزوری چە بودێرە وەرە خودی ئیمانش بەردەن نەساوێ یانس ئیمان یاری وقناعت والرصيد هذاك إيمان ياري بهاك ولا أو إيمان ياري كسكيت ك بيت خاوني إيمان ياري ك سر سلطان بيتن يا يا يار ديده دار بيتن كرستن إيمان ياري وإيمان وياري كيتن إيمان مسيحي إيمان ياري بلكم ك لسر وصرا أساس دانایی و آگاهی هين بيسن لوجود زايد لوجود ووجود خو ايا ليرا هين كرديسن كوانا هينيرن بنيه داناينيرن سرمایه داناينيرن زي او تخ ايمانيانه چبوتن لساو چوتن تيجي ناميدن این وبوی وشوا وبوی وشوا بی و بنیامین وبوی وشوا دام شرط شندن و سرکش و شاباز پیشان و دامشوا هیچ هر او هین شاباز منظور هر باز شاهیه که بنیامین وظیفه داشت پیای که کسی که مناسب مقام پادشاهی بودن یه هم او وضعیت توصیف کردیست یعنی اتمال فردرین کسی که خاشی شیرله واتون که سلنا و وصل دیوان شیخ امیر جمع کردن أنا تندش وكوي ياروا بوي وشي ميونا بلغاروا ألا يانا هنا هزار ويكو خواجه يمن مال أنا وكويا تنش وكوي ياروا بوي وشي ميونا بلغاروا خو إسا ليرة منظور وسا كدام شد و سرکش و شاباز پیشان و دامش خب دامکه تنیه سرا پیشنهاد داوس مجموعه انسانی شایسته نو بشر جروی جور کردن که مثلا و هین تشبیه کرده که دامکه تنیه سن لره کویه رو منظور راسته سازماندهی یارکان بوی وشی میون بالقار من لهین معنی لقوی توسی که خوشه بیسو چین هم در نظر زیبایی ترکیب ترکه و هم بو خوشی کش دارن که منظور پخته این کارو اینکان تشبیه کرده پوسی که دباقی کریا هزار و یک خواجه یمن مال دواخ بنیامین بارخانش بالقار خو دواخ کسی که خریک خوشه کرن پوسه بنیامینه و بارخانه که چس کسگری که هین کریا اصلا واسرا خوشه کریان اصلا گوهرکان سنجا اصلا شخصیت سنجا اصلا توانایی سنجا اصلا او هینگه او صافیه که لنظر داشت نسند او آیره لمعیاری لیکن داین نانس را ورگردن کسی لیک و مقامیار لپوستک مدیریتی یکی لجمعان وره بگیرن هینه کرده یعنی تشبیه کرده اصلا که و پوست بو خوشه که پخته بیه خوشه بیست و پسن را واسه بازار پسنه یا یک لی سازمانده یک جی سازگار را سازمان و دم دستگاه یاری یک کوی بنیامین مگرو و نار پنش مریجو هزار رنگ بلقاره و جا ارسان کنم یا تشبیه که هنگید کسی جور و جور که را برپرسایتی جور و جور این کردیسن سازماندهی کردیسن ولی دوری جنبین سو خریق صوباسو تعیین مسئولیت کن یا برپرسایتی کن هزار یک کوی قلامان ماچان بارخانه بنیامین آمان هزار و یک خواجه یمن مال دواخره و هین کردی من الله یک خواجه یمن مال
یەمەن ماڵ معمولاً نازانم لە هین هەست کە هەسارەی ڕوش کە هەمیشە کەسگەرێک کە پیشگامن تەشبیه کردێتە هەسارەی ڕوش کە وەشوونی خوار تێتن منزور خوار پادشا بوتن و لە کولە پیرۆزی و مل تاریکیە بود و سەرکەفتن لە ئەو لە ئەنجام ئەو بەرنامە و ئەهدافێکە کە هات دەستیانەوە کە ئەو هەسارەی ڕوژ یا سوێیلیانە و ئینگل ئەدەبیات جوورا جوور اینێکە نەسکە ئەرمەقاناوەرە یا مزیانی هەڵاتن ڕوژە کوردان دێت. هەڵا ئێستا یەمەن ماڵە ئێرەکانی دروست بوو لەو مانیە توانێت خۆی ببینێتەوە و یەک و ئێستا لێرە یەک و بنیامین مەگێڕوو ئەڵا یە مەگڕوو و نار پەنەش مەڕیژوو هەزار کو بڵغار یەسەکە هین کێتن مەزوو هەر ئەو مەگڕوو و گەرمایی و هین کێتن ئەو پروسێ واسرا یادگیری یا یەک تشخیص یەکە کام یار مناسب کام پۆستە یا یەک ئەسەن فرە موقع یانە چون تولانی بیەسەن خۆیان ئینگەلێک داشتنە کلاسیرێک داشتنە ڕا پوختەکردن ئەو مێدانێکە کە ئامادەی یاری بینەسن یەسەکە دەی پروسێ واسڵا ئامۆزشتەهی یا یەکە ئامادەسازی ئەو کەسی لە ئەنجام ئەرک لە گوشەیەکوە تەشبیه کردی خۆشەکردن ئەوە یە پروسە توانێت لەو مانیچە خۆی بینێتەوە پەیام بەنە 1001 کووکوی قوڵامان ماچان بارخانەی نەوسویل ئامەدەن ئامان خۆ یە هەرەوجەگەرسانەکەم هەوەی جرسە کووک و مێردان تێنە ڕەت لە هین قوڵامان منزور کەسێکی کە ئامادەی یارین منزورەوە نییە کە هین دیل و پەیرە و بنیامین بن کەسێکی کە داناغێکن کە ئامادە هەن کە بەرپرسایەتی بن گیان خۆیان فەدا بکەن ڕاجەم کومەلگا ڕاکوردان بنیامین سویل یەمەن و سویل یەمەن سویل بنیامین سویل یەمەن ساحبکار مەبوو برژ و مێرد مایەدار وارە جێگەرستان کەمیسە کە بنیامین ئەو هینەسە سەمتەکەس و سویلەکە ئەو هەسارە چەس ساحبکارە ئەڵا یە توانێت ئەوە زێکردن کە مانیەکە کەمێک ناخۆنجی وەگە دەدەبیاتە ڕاستەکانیە ولی خۆ ڕاخاتری عزیزی الحالی بن لە ئەو هینگە یانە گشت مەتافۆریەوە ئەستارەسن و هینگە 100% هینگە تۆسیفیش داشتنەسن لە ناو بریانەسن تا مەجموعی کە کەمتر هیندن پرسایی ماوەسە جۆفرێکی بڕێکیش لەو گەوهەرە الئەسلی من نەسەج ئەمانێتی فرد لە ناو بنەوە هەزاران جلد کتاب لە ناو بن معلومەکەی لەتمەی گەورەی گویە تەمەدن ویە فەرهەنگ وارد بوتن و تاریخیە نەتەوە وارد مەبوو برژۆ مێدان مایەدار خۆ هەرەوجۆ منزورۆسە کە مێردان مایەدار چە بکەن بڕێژن بڕێژن هیچ مانێ وەسە بەرپرسایەتی بن پێیان کە چ ڕەنگی وە خۆیان بوێن منزور لە کام محیتکاری ڕەنگامیزی بکەین شەرتە ڕێن قرارە پێیان بکەیت دەور یارانان دەور یارانن دەنگ جارێجار دەور یارانن نە هەفت ئاسمان ڕەحمەتوارانن دەنگ خۆی میر شکارانن یە دەور یارانن نە هەفتن ڕەحمەتوارانن یە هینێکردنە سنەم دوارە تەقەیددانە لە هەفت ئاسمان و ڕەحمەتواران لەو معنی مەذهبیە نیە تا دایم وەکو ڕەسە دەنگە سەروەشان مەستە لەقای هەقەرە و جێگەرستانکردن هینێکردنە مەذهبی وەکردنە دڵوە مەشانن و باز مطلق لێرە من دڵوە مەشانان بازش و لاوان
درستە توانێت بوتن کە تەشبیه دانەکان و بازێکی خەریک پەروەرش وەچکەکان خۆیان توانێت بێتن توانێت لە هینێکی مەسرایەکی یان نیم خشتێکی خەریکە باتری کامپیوتەرەکە تەمام بوو بەسرکردن بە بەخشیکە دەنگە سەرۆشان مەسلەقای حەقەرە و جۆگەرسانکردن یە لێرە چەند مەزهبی وەکردن لەورە لە ئەسڵ توانێت بۆ دڵوە مەشانن بازش وە لاوان کە دڵوە ئەلبەتە لەمانی لوقەوی چێ لە من سەرچی کردم لە ناو هینگە لە فەرهەنگە لە ئۆنلاین معنەیەکی بەسەڵا منفی دێتن کە مادە هینێک نەتەرجمەی کردنەوەی کە مایە شترێکە هین ناکێتن نوازش و مێرۆمۆبەتە ڕاو هینەکانی بۆچکەکانی نیشان وەلی خۆ لێرە معنەی مثبەتە کە ئی بازە خەریکە ئامادەکاری وەچکەکانی کردن ڕەشکە دەنگ خواخۆ لەسەر کەلاوان کەلەکان کەلان بە کەلاوان معنەی کەم دروستە لەسەر کەلەکان کە منزۆر هەرە ئەو تۆسیفە هینەسەکە شکارکردن و برخورد یا ملاقات شکار و شکاروان دەنگ قوایقو شاخەی بازن و مێردان مەکەر تخاو جخاو باە بود وەڕوو ئی قاڵە هینە مێردان هین کە لە خاو هەرسنێتن و ڕوژەڕیان تێرێتەوە ناچی سیادان کونشین کوگیل باەتەکانی بوتن باز بنیامین گردن نەگیلان وەویل خۆیە لێرە هەم جۆرە ئەرسانکردن تەوسیف ئێستا کە بنیامین بەیابەس کردێت وەگەشا و باقەیەکە جور بنیامین چینە سوانیش قسە ئاڵا وە مەعموریەت یا یەک سەرخۆت خەریکن کەسێک مەناسبە مقام پادشایی هین بکەن وتوافق بەڕەسن وەگەردە چاکردنە سندی ویشتن بنیامین بە مینەکە شاباز گردێسن کە وە وێڵ نەچن خوان ماتەڵ نەکەن لازم نییە کە دی ئەدامەیە کار بێن باز لامەکان وەگەدارەوە مەیلەش وە دڵوەی میرشکارەوە میرشکار هەر مەنزۆر بنیامینە کە ئەویش ئامادە بیەسن بوارد گفتگو هەر کەس وە دڵوەی ساف پاک پیشەن میرشکار باشی خاوەندکار ویشەن خۆ ئێستا کە هەدێشە میرشکار مەنزۆر بنیامینەکە هین بوتن میرشکار کەسێکە شکارە خاوەنکار کردێسن وە شکارەکە خۆت خاوەنکارە پادشاسە ئەمید نەنیشان بەتاڵ بشانون دانە هیچ نەوان بە تەنکە سەردی زمانەی خەت ئاخرە لێرە خوانند ئەو دەستنویسە سێ ئیمان خاموشی یە لێرە هینێکردنەسان هەر کەس کرد دڵوە لە ئەورە هین بێسن ئەیس بیتە نییە یانە شتێکتر نالەسەشو ئەمیدەم یارن من یارزارە من وەکوی یارەوە هەر یارمان هەر جۆرسەکەمی یا دەبێتە وەگەر ئەوەچێتەوە کە هینکردنەسن مەذهبی وەکردنەسن لەقای حەقە لێرە وەختە دێت دەم یەکۆ یەکین لێرە مەذهبی وەکردنە یەکین دەورە یان هەرە جۆرسەکەم خود حسین ڕووتافیش قسە دەرێکێتن نسخەی کەفتە ناو مردم دی لە یەکان دەسویسێکردن هەر کەسە وە سەریقەی خۆی شتێرێکی هەست کردێت شتێک وەکە ئزافە کردێت شتێک لێ قوڕانەوە ئی بەڵاوە سەر ئی ئەسەمەتە هاوڕ ئاڵا ئی هینە من ئی بەنە لەناو ئەو دەستویس حسین ڕووتافیە پێیان نەکردم دڵە نازانم ئەروەتانە نازانم چلمەتە سەنێ تیر ئەروەتان تانە یا ئەروەتان
مەترسەنە تێرتانە ئەروەتان ئەروەتان ئاڵا دڵە ئەروەتان مەترسەرە هینە سەربەنەکەش لێوە جوور نییە ئەروەتان شاید منزور کەسێکە تانەدە جاسوس مەلیگونیە مەگیل و دوکان و دوکان مووی بەلافش و گاوی وەش گاویش خەتان یە چتۆڕە سەر وەڵۆهین لێرە وەشا کەریم پیر پیشواشن مووی بەلافش و گاوی خەتاشن کە شاگرد ئوستاد خۆرقەی جەهانباز نیشتن نەکەمین بیشن و ئاواز ئاڵا ناگا مەگیل و نەخاو قافڵ خەدەنگەش نەچەم شەکاک مەیوچل یانە بهینن مانێکە تمام وتۆرپلی ئەوەسکردنەکانی هینێکی نیم تەرکیبێکی یا کەلمەیەکی یا نیم خشتێکی لە ئەسڵ ماوتن ئەسڵ لە مانیەکەی گۆم بێ ئەو بازیوازە بازی کیش نییە کیش نەوەست ئەو ڕای نیستی و ڕیا یانە ئەدەبیاتەکەی ئەوەستکردنەوە تۆر دێبزانیم لە چە قسەکێ نەدەرد ڕیشم یاران یاوەران نەدەرد ڕیشم لێرە کردنەسە یاران برادران نەدەرد ڕیشم تانێ ناکەسیش هەردەدامێ ئەو هینەسە ئەو بەنوەرمەسە تانێ ناکەسان بیان وە نیشم بیزاریم یادا بیزارم وەستەن نەقۆم خیشم لاف یەک هەر مەسەبی وەکنە لاف ڕیایی سەرسەریم کردن تانێ ناکەسان نەهەد و یەردەن چون موسا گوستاخ بیزار نەملەت پوشانم خرقێ خەڵاتە قەیبەت ئێستا موسی وەی تۆرە نەقۆم بیزار بی ئەو وینێ من خاتر ئازار بی یەکی مەسەبی شتێکی ڕستی من هێشت کەمە قسە لە مۆردە بکەین دڵە سایل بە یەی چەند دوارە هین مەسەبیە هیچ معلومە دڵە سایل بە و عەشقە پیروید بۆ وەسایل بە بەر دڵە سایل بەر سایل بوو دروسترە کە بەو مفلس بە گەیا بە هیچ مەتوە لوڭە بپوشە کەم و جاهل بەر هەرچی حەق مەی و پەنەش قایل بەر خۆی ئەو کەسێکە هاتێسن لێرە یاریکە وە گۆهەروە خۆیت باید دنیا بسازێت تاریخ بسازێتن چۆڕێ حەق ناوتن کە وەلاڵە و هینەکەی جواب بێتن وەلاڵە و نزاکەی بعد چون ئێستا چون گەدای مەخلص زراعەتکار نادەم گەدای مەخلص ئێمە کلمەسە دوو قسمەت و ڕایە فرەجی نەگرێتن جیوازکردنیان ڕاحەت بوتن هەر لە ئەورە وەختە توولانیە لە دو سەفەس وەدەم یەک و بڕیتێ سکرینشاتێکی هین بوتن لێرە جیوازکردن فرە مشکلەوە بدڕەوە کلمەسە دەکوتەوە ئەرە یە لێرە پوسی بپوشە لێرە نیسا لوڭە بپوشە پوسی بپوشە کەم و جایل بە لێرە جاهڵە جایل بە هەرچی حەق مەدەوە پێش قایل بە و پەنەش قایل بە هەرچی حەق مەدوو و پەنەش قایل بە و ڕزای حەق ڕازی بە هەر یە ئەرزان کردم کە یە مەسەبیە کە هین کێتن بەسەڵ مادیات تەحقیر کێتن و خەریک بەسڵا هینە ریاضەت و تعالی ڕووەوە قەڵە دەوری شێر و سۆفیە
چون گدای مخلص زراعت لورنیه چون گدای مخلص لورنیه کشت مخلصی دانه لم يزل خاسترا نگنج داری پر اهل یه سرسان کردم یه این کس دنیا مال تشویقتن و این منالانه مال اقلی منالانه هر کس قافلان تعقیب بزنو دنیا و بازی طفلان ممانو ای دل نپی تو پی کمرلالان خاپوره و کلک بازی منالان على أنا هنا تشبيه مالو دارا يعني مال قديم من التشبيه ولا آخري شو اللي رهين كبس هر ادامه کاریه که دیگه چه هر بود درست هیچ شتێک و این آخرت ناوتن اصلا و کردار آخرت توشه آخرت دلویانا یه چرا جوره که اینه که مثلا نشانه گذاری که مثلا دلویانه واشق پیروید ای پیره منظور سیره که دی زمانه که بونم متی مردم بونم متی ای سیره و عنوان پیر قبول یعنی تو نا آمیان بکیشه تانه بد بتر سردی زمانه تانه بد بتر لسردی زمانه چند جرواتم دل سنجیده بنیش کم چنین ناکس جفای بیسود کش انصافا وسن رنجی و هوس رنجی و هوس او یاری زلن رفیقی ناکس يعني هي نوي كامو جاري شتانا لو چشنا سروداله سك وزوان سيخام شوية كواكي خوان وإني كده نيسانس چلو هفته زين رسيم من يشين كي من وجري بوتي يك ساعت آمان سراسر جان آمان کماندان اشتن تیر نه کمانن ها وقت واده گرگ دمانن گرگ دمانش وردا نشاران حافل منی شب نوبداران منیش نوبداران معنی نه توبداران که قافلی مثلا منظور که کسی که توبه کردوتون و قافل منیش شب نوبداران الان نازنم بلی خود توبداران شاید درسته بگیر تا دامان پیر سرطان نوا بو گرگ نوا بوور و گرگ نبرتان یعنی جای اسلام یعنی مذهبی و کرنسن یهیچ بگیرم دامان پیر سرطان حالا ای پیر سرطان هینا دیره اتوانیتن معنی منظور بنیامینش بود چون پیر سرطان سر کسی که سره گردیسن مثلا سره تشبیه تره که تشبیه کنه واسه پس بولا دوشین که سره گردوتن هر کسی سوال هر کسی که چه حالا بارخانه چست نوا گروه دامه خو احتمالا هر منظور بنیامین داره که متحد بن و دامن کردن یعنی بزنن چویشتن و خریک چسن که دی نکفین ور کشتار و ظلم زمانه زن برادان دون اسا من تفاوتی دوانه کن بگیرن دامن که خو و قافل ما انت تشویق مردم که اکبان و گرد بنیامین هاوکاری بکن بعد دیره هنا دون و دون گیلام لورا هنا لورا گیلا لورا راسون شخص ليرا را او شخص جسكا ليرا وليرا گیلا دون تايرخ كارخاني نديم نوش بايرة وهي هنا نديم هي قديمة يس قديم ليرا هاس وليرا نديم ميسيا
خۆ لێرە دوون و دوون هینە مەذهبی وەکردن لێرە چ جەسەوە دەسە خوای وێ مناسان یە مەذهبی وەکردنەسە وەلی خۆ لێرە شوونێک دێرێتن دون و دون گیلا دون تایرە کارخانەی قەدیم نەوەش باایرە و لێرە تماشاکەی تێنینێکردنە کارخانەی قەدیمە لە ئەو سودوێل وەرینیچە هاوردی کە دەفتەری یاری بخۆنن کە منزور تاریخ خۆتان بخۆنن بۆ یەسەکەی تاریخەکە لە دەورەیە وەرین چە قومیاوە چەکردنە ئازمونونەکان چەس نقطە قوتەکان چەس نقطە زافەکان چەس لاوەزەکان چەس یانە کە بتوانێت دەرسەری وەربێتن وی کارخانەی قەدیم منزور هەرو دەم دەستگای یاری وەرنگە متای چەس نەوەش باهیرە هینێکەکە ئەو هین خۆی بەرداشتکرد خۆی تازەست هینەکان کارخانەکە قەدیمە متە بەرداشت خۆیت منزور بنیامین پیرسەرا چەس هینە نەوەش باهیرە ئەو تازەکانی باهرە بکرە کەسێک هین خۆیە فام خۆیە سخراج خۆیە کاڵای خۆیە تاقیقات خۆیە لەو منزورە خۆی سەرکی شام نەتووی کارخانەی وەری نەرەجە گەرستان کردم ئستا یەکی دیم شاگرد بنیامین خۆ یانە ئەو کارخانەیە وەرینە ئستادەکەی بیەوە بنیامین چێسن تاریخی گذشتە بەڕاستی گرتێسن وش لێی مانێت تۆسیفەکە کە شاگردی ئەو ئستادگە لە کردسن کە ئەو لەو کارخانەیە لە ئستاد ئەو کارخانەیە لە بینست بۆ ئەو ئاسارە هیچ نەسەیجێ ئەو دەفتەرگەل یاری کە ئەوان مطالعه کردنەسن و این ملتانێک تریش ممکنە هەر لێی مانێ خۆی بینێت دون و دون گیلام و قەدیمەوە تاچیم کارخانە ئۆسام دیمەوە دون و دون گیلام چەنی خۆسان جەسەد و خۆی وێم ناسان ئێستا ئەرزان کردم یە لێرە مەذهبی وەکردنە یانە دون و دونە لەورە دون و دون منزور هەرەوەسە کە تۆ بچیتن سفت خوانی بکەیتن ئەو دەورانە بزانیتن چەکریاوەسن و لە خۆت لەو دنیا بوونیتوە کە چجوور کارەکان برنە سەرڕێوە تەنیا واسا ئەوە ڕات کافی نەوتە خەتەسیەکە بخۆنیت باکە ئەو خەتەسیە لە چ دنیایك هێن بێسن نووسیاغەز لە چ دنیای قسەکە لە چ دنیایك تەوسیفکە ئەو باید لە حالی ئەڵا هینەکان یانەیە ئەزافەی کردنەسن من تا منزور وەسە کە بچی تاریخ بخۆنیتن وە خۆت لەو دەورەوەی تاریخیە بینیتە لەو دەورەوەی یاریە خۆت بینیتەوە لە قولاییان حالی هەرچەند خەرقەی وێ مەکیشیە و سەر بوسوو جامێ من ئاڵام گەردەنەوە یانە هینێکردنەسن بوسوو جامێ من گەردەنەوە یانە هەروجە گەرزەکەم ئەدەبیاتە مەذهبیە وارەتی ئەدەبیاتە هینەکردنەسن ئەدەبیاتە دانایان گورانە تەنم بیخەوشن جامم بیپووە ئەوم نەچشمە وەردەن جووەش باڵەجووە یانە هین ئەدەبیات ڕەسەنن کە تەنم بیخەوشن جامم بیپووە ئەسەن معنیەک نێری وەگەر ئەوم البته داوای باشەکەم هەڵا ئی تەنم بیخەوشن جامم بیپووە ئەوم نەچەشمە وەردەن جووەش باڵەجووە هەڵا لێرە تەرەف خۆی بێسە ئەوە شەخصە مفرد خۆی بێسە گوویندە لەورە سوم شەخصە قسە لە بنیامین کە لێرە قسە لە خۆی کە یانە خشتێکن لە هینگەلێک بەنیەل جوورای جوور جەمێکردنەسن وی جور مانیەکانن وەگەلێکم خوانی نێرێتن هەڵا تەنم بیخەوشن جامم بیپووە ئەوم نەچەشمە وەردەن جووەش باڵاجووە هەڵا من منزوری شەر و تحقیقات تاریخی هەسە کە من منزور جامێکە هین نێرێتن مادیەت نێری بەش مادیەتێک نێرێتن منزور هەر ئەو جەزب داناییە یا جەزب گەوهەریە وەرن کە وردە
تحقیق کردیا لێکۆڵینەوە و لێکدانەوە کردەوە قەول سوورانیەکە و هینی کرد بێ تەنم بێ خەوشن بێ واسرا پیشداوەری بێ پیشذهنیەت ئەو لە جوو باڵاجوو خۆ لە چەشمە وەردەن جووەش باڵاجووە لە منزوور لە سراوەکانە لە مەکتەبەکان هین کرد زندانایی وەرگرت جامە تەنانی مەتەنی نەجامە و مەکوم بافتن بارم ڕیانە لێرە ڕێیانە ڕێهان نەبایە بوتن وێ لێرە دەین چەندی ساوەسە لێرە پووسم بێ خەشەن جامم بێ پێوە ئەو نەچەشمەی جووەش باڵە جووە ئەوە ئەدەبیاتەکە هەم ئەوە زیکردەوەی هینێکتە لەورە خاتمێ هاتێسن لێرە ئی چەند بەنە ئەزافە دەریدەی دەستنووس نەوروجیە بعد جامە تەنانی مەتەنی نەجامە و مەکۆم بافتن بارم ڕیانە بارم ڕیانە لێرە ناخۆم دێتن هەفتاد و دو دین وی مینیامە دوون و دوون ئامام چا بڕەشین نەجامە ئەڵا ئێستێکی مەذهبی وەکردنە یەک هە لێرە بیا خاوەنکار لەورە شەخصە لەورە چەدونی سۆم شەخص دە سۆم شەخص ئێستا ئینگل ئەدەبیاتەکە ئەوەس کردە سوودە ئێ تا شکار وەویشە بابوتن منیش هەتا ئێرە هینێ کرد مەسن عزیزێ چەند دقەیەک ماوە کە بۆتە یەک سات توانین بە ئینستاگرامیش منتەشرێ بکەین هەر جۆرێک کە لە سەرەتای بەرنامەکە عەرز کردم و لە بەرنامەکەی وەرینیش عەرز کردم ئی گۆهەریە لە این شێخ ئەمیر فرەی این شێخ ئەمیر نییە و یەسێکە ئەو ئەدەبیاتێ لە کولێکە کە هێنا والنوع الجود هندس نشاندر الرية أصلية أو أنا توانين دانك جو شيخ أمير بود يعني إيه أدبيات هيك سوكترن وتوصيفين وكم كيتشين هانا يعني واصلات تجليلية يعني إيه بيان شيخ أمير ناتواني بود چون قرار نیه شیخ امیر لکسی واصلا تعریف که یادین که بلکه ارکان که شیکاری که دموی کارو روش که این با کسر الولین و دانا الولین اما نکیله و نوعی که خوی کمزان واصلا او شخص اینا جل مریدو پیری برک بیان دیری لباز خشتکان او تونه دیر واصلا او لحنه دیر ئەمانەکی فرێ جدی توانێتن هین کەسێری کورد و سەدەی هەفتم و هەشتمە کە شاید هاڵە هین بیەسن پرۆسەکە بیەسن هەڵسبنیش یاران وەگەردیەکە بیەس هینێکە ڕاخۆی دیوانێکە ڕاخۆی نووساوە این دیوانە کەفتنەوە هینگەل ئەسری او آثار اصلی سازماندهی مثلا برنامه اهداف یاران یاری کرد و سر اوات زنیانی خوشی کراتان دارم